لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵا بەڕێز حەمەهەژار بەرپرسی ڕێکخراوی داکۆکیکردن لە کرێکارانی بیانی زۆر بەخێر هاتن. کاک حەمە پێمان بڵێت ئەم جەنگە ئایا بە پێی ئەو داتایە کە لای بەڕێستانە بە پێ و زانیاریانە کە لای ئێوەیە کاریگەری کردووەتە سەرکاری کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان؟ سپاس دەستان خۆش بێ. بێگومان جەنگ شەڕ لە هەر وڵاتێکدا بێ یان لە هەر ماڵێکدا بێ یان لە هەر گەڕەکێکا بێت تاسیری کاریگەری دەبێت لەسەر تاکەکانی ئەم دەوروبەرە. بێگومان کرێکارانی بیانیش کە لێران نامۆن بەو جەنگە ئەوان لە BHکەوە هاتوون دانەوێت لێرە پاروێنان پیاکەن بینێرنەوە بۆ کە سوکاریان و وەژیان گوزەرکەوەکو خۆمان کە ساڵانی پێشوو لە کاتێگەرنەوە چوارە ناوە خەڵک کە دەچ بۆ ئەوروپا بە هەمە چاوەڕوانیەوە بووین شتێکمان بگەڕێتەوە بە هەمان شێوە. ئەوەی کە ناخۆشم کرێکاران لە ڕووی نەفسیشەوە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە کاریگەریان لەسەر هەبووە بڕوادەکەی لە دەهۆک و هەولێرەوە تەلەفۆنیان بۆ کردووەم ئەو کچانە ئەو کوڕانە تەلەفۆنیان کردووە دەڵێن ئێمە چی بکەین چی بکەین مەتەڕەکان داخراوە هیچ شوێنێکی نێمان فەزێک لێ دەرچی عمومەن کارگە فارێکەکەم وەستاونکاری تا نەماوە تەنها کارێک هەبێ کاری دەستی ماڵانە ئەمەم کاریگەری لەسەر ئەوان هەبوو بەڵام بە پێچەوانە شۆی دوو ئەوەنە کاریگەری سەکرێکاری خۆماڵیشە بۆ کە بێکاری بووە مەسەلەی جەنگ و شەڕوانە. باشە هەتاوەکو ئێستا دەربارەی کرێکارە بیانیەکان ئەگەر زیاتر بپرسم زانیاریتان هەیە کە ئایا کرێکارە بیانیەکان ویستویانە یان توانیویانەوە بچنەوە بۆ شوێنی خۆیان یا هێشتا لە هەرێمی کوردستان و چاوەڕێەوە ئەوواکەن بزانبار و دۆخەکە چی بەسەر دێت؟ لە هەموو دنیا لە کاتێک کە شەڕ دەبێ حکوومەت هەوڵ دەدات بێەیەکی ملائیم یا حاڵەتێکی نەفسی خەڵک لەبەر چاو بگرێت. لەم شەڕانەی لەم شەڕەی دوای ئەمریکاوی سەڵە بۆ سەر ئێران حکوومەتی هەرێم بڕارێکی دەرکردووە ئەڵێ ئەبێ ئەو کرێکارانەی کە 5 ساڵە لێرن 4 ساڵە لێرن دەبە بگەڕێنەوە بە وڵاتەکەی خۆیان. باشە کرێکارەکە ئیسلامە قسەم لەگەڵ کوێستانخان کرد سپاس بۆ کاگڕۆ و بەڕێوەبەری شەنگەی سلێمانی چون قسەم لەگەڵا کرد تۆ تارە نییە حەج وەسیلەیەک نییە پێی بڕوە ئێقامەکەی بۆ تازە ناکەیتەوە تووشی گەڕامە دەبێت ڕێگا چارەت چییە؟ لانی کەم 6 مانگ کاگڕۆف ئەوان بەڕاستی تەسیری زۆری هەبوو باش بوو هاوکاریان کە دەستی خۆش بێ 6 مانگی بۆ تازەکردنەوە کرێکارەکەم زایەقەیەکی زۆر توش حاڵەتێکی نەفسی خراپ ببوون هەمووی بە من دەڵێ منیش چیم لەدەست یعنی ئەوەی کە من لەدەستم دێ مبادرەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگا پەیوەندیدارەکانە تا چەند جواب داتەوە دەکەوێتە سەر کەسەکە خۆی پێم وانە مەسەلەن حکوومەتیش ئەوەندە بێویژدان بێت کە دەست بخاتە قۆرقۆراگە خەڵکە بەڵام یەک حاڵەتەیە لە هەموو کارێک کە تۆ دەیەکەی دەبێ دەرەنجامی کۆتاییەکەی چییە کاتۆ کە تۆ کەسێک دەنێریتەوە بۆ وڵاتەکەی خۆی دوای 5 ساڵ جارێک کە ڕێگای پێدەی بێتەوە ئەمە کرێکارەکە باجە بێبات ئەبێ ئەم کرێکارە لانی کەم 4 بۆ 5,000 دلار خەرج بکات جارشکە کتایەتەوە بووی خامەکەی بۆ تازە ڕاکەیتەوە یعنی کە تۆ لەوە ئەترسی ئەم کرێکارە دوای چەند ساڵێک داوای جنسیە بکە ئەمە لە عێراق شتووە ئەستا ئەو بڕیارە هەر هەڵپەسێت باشە هۆکار چییە یعنی ئەقامەکەیان بۆ تازە ناکەن هۆکارەکەی ئەوەیە بە پێی سیستەمی بە پێی یاسایی ئەو یاسایی کە لە عێراقدا کە دەکەمەوەندەی کە بیستمە گەردامە شارەزای زۆر یاساییم نییە گوایە ئەو کەسێک کە 9 ساڵ یا 10 ساڵ 11 ساڵ لە وڵاتێک دەرمێنێتەوە بۆی هەیە داوای مانەوەی بەردەوام کەواتە جنسی ئەم وڵاتەکە ئەڵام کا لە عێراق خشتووە هەیە لە عێراقدا خەڵک ڕاکات تۆ بۆ واکە ینی ئەمە کرێکارەکە بێ باجەکە باواتە فەقیرەکە بۆیە من داوا لە حکوومەت دەکەم تکە ئەم بە بڕیارەکانتاندا بچنەوە یعنی لانی کەم تەوازنی کەن لەگەڵ وەزارەتی ناخۆ وەزارەتی ناخۆ تا 9 ساڵ مشکلەی نییە کارباری کۆمەڵایەتەوە 4 بۆ 5 ساڵ بۆ یعنی بۆیە یعنی مە بانێکە و دوو هەوای ئەمە چییە باشە کاک حەما بابەتێکی ترکە هەیە لە هەرێمی کوردستان 300,000 کرێکاری بیانیمان هەیە بە پێی هەندێک لە داتا و ئامارەکان خۆڕەنگە دەقیقیش نەبێ لەبەرەوەی هەمووی هەر خۆی تۆمار ناکات ئەمانە زۆرتر لە چ وڵاتێک و لە چ شوێنێک ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بڕوا بکە لە ئەوروپاوە حتا ئاسیا یعنی حەچی وڵاتێک تۆ بیری لێکی تۆ کرێکاری لێرە هەیە زۆرتر یعنی لە زۆرترین کرێکار کە لێرە کار دەکات ئی دەوروبەر ئێران و تورکیا و سووریایە دەرەوە زیاتر کرێکاری ئەفریقی نیپاڵی سریلانگی ئاسیا بەگشتی لێرە هەیە
بەڵام زۆرترین ڕێژە ئێستا خەریکە ڕێژەی کرێکاری ئەفریقی بەرز دەبێتەوە کرێکارەکانی تر بەنگلادیشی ئەوانە لە دابەزیدا چکە بلاکلیستە وڵاتە ناڵ کرێکاریان بێ بوێرە ئیلا کە بێ بە قاچادێ بە قاچاقیش دەگیرێکەوەتە بەردەوام لە کەمبوونەوەدایە ئەم ڕێژەیە ڕێگە کرێکاری نیپاڵی تقریبا ڕێژەکە بە مانگە چکە ئەوان ئێستا و فەتەی پێشوو نوێنەرێکمان نردەوە بۆ نیپاڵ 2 مانگ لە نیپاڵ بوو بۆ لەگەڵ حکوومەتی تازە نیپاڵ قسە بکە ئەم کرێکارانەی کە دانەوە گەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان بە سەردانی خانەوادەکانیان بکەن ئیقامەی کوردستان بخوات یعنی کاری پێ بکرێت پێشتر وانە بوو پێشتر مستحیل بوو بڕۆژ تاتە ئیلا بووە 4-5 دلار دەبەنجە باتەوە بەڵام ئێستا خۆشبەختانە گەیشتناو نەتیجەیە کە بەوی قامەیە دەتوانێت بڕۆیت سەردانی خانەوادەکەیت و بە هەمان شوێ بیتەوە تێکوێشی نییە. باشە ئەم بڕیارە کە دراوە بۆ ناردنەوەی کرێکارەکان هەرچەند وتان بۆ 6 مانگ ئیقامەکان بۆ درێژ کراوەتەوە ئەزانین کە لە ئێستا بارودۆخی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە ئەم بڕیارە کرێکارانی ڕۆژهەڵاتی کوردستانی ژەگرێتەوە زانی ژمارەیەکی زۆر کرێکار لە ڕۆژهەڵاتی کوردستان و ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ئەمانە ژەگرێتەوە یعنی ئیلایە ئەبێ بڕۆنەوە شوێنی خۆیان یان تەنها بۆ 6 مانگ ئیقامەیان پێدە بۆیان تازاکرێتەوە. حقەتێک هەیە ئێمە لەوانەیە ناخۆشی بێکە دەیڵێم ئێمە زۆر خۆمان لە کرێکاری سووریا و تورکیا و ئێران نادەین وەڵاهی کاک حەمە ئەمە هەر وەک بە قەولی خۆت وتت زۆر ناخۆشە ئەمەی کە ئێڵێن لەبەرەوەیکە من کە جەنابەت لێرە دانیشی ئاوە بە دڵێکی فراوانەوە داکۆکی لە مافی کرێکارانەکەی یعنی زۆر ناخۆشە کە ینی کرێکارانی ڕۆژاوای کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان باکووری کوردستانی لێ دەرەکەن ئەی باشەم کرێکارانە کێ لە هەرێمی کوردستان خۆیان لێ سندیکای کرێکارانی هەیە ئێستا ئێران سندیکای کرێکارانی تورکیا هەیەی سووریا هەیەی لەگەڵ سندیکای کرێکاران دەکرێت تەنسیەکە بەڵام نیپاڵە سندیکای کرێکاران نیە بەنگلادیشانیەتی وڵاتانی ترەیە هەر ناوی نازانە هەر بەس ئیمانی پێی نییە ئەمە یەک دوو مەسەلەی کرێکاری ڕۆژهەڵاتی پێ بڵم کرێکار ڕۆژهەڵات دەکرێت بە قاچاق بێت خۆتە تۆمار نەکات بەیانی بێت و وارە بگەڕێتەوە دەکرێت بە سەردان بێت و لێرە کار بکات کە ئینسان دەبێت پابەند بین بە یاساوڕێسەکانی ئەم وڵاتەوە ئەم وڵاتە عین تۆ بتەوێنێتەوە لە هیچ وڵاتێکە ئەوە نییە تۆ بە ئارەزوی خۆت بیت و بڕۆی یاسایەکەی بۆ من تۆ چۆن دانیش من چۆن دانیشم کرێکارانی سووریا بە هەمان شێوە تورکیا بە هەمان شێوەیە دووش مەشاکیلی تریان هەیە کە لێرە ناوتێ مەشاکیلی تریان هەیە کە لە ڕووی ئەمنیەوەیە لە ڕووی مخدراتەوەی لە لودارانە کۆمەڵایەتەکان ئەنی ئەوانەیە بەڕاستی مەخوانێ دەپارێزین بێ ئێمە ناکرێت وە سندیکای کرێکاران بە وەڵا ڕاستە ئەوە بەڵام ئەوەی کە لای من زۆر پرسیار دروستەکە ئەوەیە کە کرێکارێک کە هاتووە لێرە بە شێوەی یاسایی کارەکە من ئاگادارم یعنی ئەوانەی کە دێن پارەیەکی زۆری ئیقامەیان لێوەرە ئەگیرێت 40 جار بە فلتەری ئاساییشا تێ ئەپەڕن تەنانەت ناوی باوک و باپیر و باوکی دایکیشیان ئەزانن ئەنوانیان لە با باسی ڕۆژهەڵات و ڕۆژاوە و باکوور بکەین لە شوێنی خۆیان ئەزانن یعنی کە بم فلتەرەیە تێپەڕی بێ ئەوەی کە لێرە بۆ داکۆکیکردن لە مافەکانیان کەس خۆیان لێ نەکا بەخاون ئەمە پێم وایە شتێکی سەیرە بەڵام کاک حەمە ئەمەی کە من ئەمە بزانم ئەوەیە کە جەنابتان وەکو سەدیانی وەکو داکۆکی کاری مافی کرێکارانی بیانی ئایا لەلایەن حکوومەتەوە لەلایەنی پەیوەندیدار ئەوەندە قسەتان ئەڕوا و قسەتان ئەخوات کە لەم دۆخەیە بتوانن داکۆکیەکی باش لە مافی کرێکاران بیانی بکەن لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەم دۆخەکە بۆیان دروست بۆ بتوانن داوا لە حکوومەت بکەن کە هەندێک زیاتر کار ئاسانیان بۆ بکاویانەتیان بەڵێ ئێمە کە دەچیندا مفاتحیدا منۆزگاکانی حکوومەت دەکەین بۆ بەشەوەندی خۆمان نیە بۆ شتێکی خۆمان نییە شتێکی عامە یعنی تۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی قسە دەکەی ینی مافی مرۆڤ هەیە وڵاتان هەیە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی هەیە کۆمە ڕێکخراوی کرێکارانی ماڵانی نێودەوڵەتی هەیە تۆ لەسەرەوە ئێڵەوە هەیە تۆ لەسەر ئەمە قسە دەکەی ینی شتێک کەواقع بێ ئێستامە شوێن وتمانە کاک ڕەوف جەناب بەڕێبەری نیشتەجێی سلێمانی ئەم کێشەیەمان هەیە چۆن چارەسەریکەین وتی ئەوە من چارەسەری دەکەم بڕیاری دیان داوە بڕیاری پۆرژیراوە کە بۆ 6 مانگ بۆوان تازە بکەنەوە بەڵام ئێمە پێمان وە بە ئەوە مەرحەلەیە یەکەم ینی ئەضعف الئیمانەکە ئەمە ئەگەر نام پێمان وایە پێویست ناکە ئەم کرێکاران دوای 5 ساڵ بگەڕێنەوە پێویست ناکە وەزارەت ناوخۆ ڕێگایداوە تا 9 ساڵ تۆ بۆ بە 5 ساڵ لەژێر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وای جمانتەخەکیتیانە بەڵام بابەتێکی ترکە هەیە زۆر ئەمێ بزانێکم کە ئەم 300,000 کرێکارە لە هەرێمی کوردستان زیاتر لە کام کەرتانە لە کام بەشانە کارەکەن واللهی ئەوە تا ئێستا کەس نازانێت حکوومەتیش نازانێت بڕوا بکە ڕاستە ئێستا مەسەلەی پرۆژەکان کرێکاری یەکجا کرێکاری بیانی زۆری تێدا بە نمونە بدەمێت
بڕۆ ئەو کارگە فابریخانەی کە کارگە کۆمپانیا نەوتیەکان کۆمپانیاکانی توانەوە شیش بڕۆ سیر کە بزانە چەند کرێکاری خۆماڵی دەدا کرێکاری خۆماڵی وەرناگرێ لە یاساکان دەردەچێ لێ پرسیینەوە نییە بە دوواداچوون کەمە هەموو ئەمانە هەیە بۆیە لە ئەو کرێکەرانی کە لێر هەیان بەشی کچەکانانەوە لە کاری ماڵان و ڕستۆرانتۆن دەکارەکەن کەمتری لە ڕستۆرانتە لە بەرۆزەکان زۆر پێ نادەن لە ماڵاندا کار دەکەن وەکو پاکەرەوە و ئەوانە خەدامە پیاوەکانیشان لە پرۆژەکانی نیشتە جێبوون و ئەماندا کار دەکەن بەڵام ئەوەی کە من زۆر پێی ناڕەحەتم کۆمپانیا هەیە یان بڵێ شەریکەم عمل هەیە نایڵێ هیچ کەسێ بچێتە ناوی بڕوا دەکەی نایڵێ نەک نەقابە نەک ئێمە نایڵێ ینی بۆ لەبەرەوەی کۆمەڵی خەڵکی مەسوولی لە پشتە زۆر جنابی کاک باڵ دەڵێ ئەوەی کە سیاست دەکات سیاست کاوی بازرگانی دەکات چ بازرگانی بکە ئەی ناکرێت تۆ بازرگانیش کەیت و سیاستیشکەی سیاستەکە بەکاربێنی بۆ بازرگانەکەی خۆت بەڕاستی باشە بابەتێکی ترکە هەیە ئەم جەنگە ئازانینەوە 16 بۆ 17 ڕۆژی بەسەراتەیە پەڕێت ئایا کرێکارمان هەیە کە ئەزانین کە کاروباری کۆمپانیا ڕاگیرا بە کرێکارەڵە جارە چاوەڕێ بکە بەڵام کرێکارمان هەیە بە یەک جاری ئیزندرابێ بڵێ تۆی تر تەواو بڕۆرەوە بۆ نەبیستوەوەیان شوێنی خۆت نەزانیوە نەبیستوە ئەوم نەزانیوە بابەتی لەو شێوەیەمان ناوەم نەزانیوە تا ئێستا شتێکی زەقی لەم چشنە ئەگە بەش ببێت لەوانەیە کە جوزئیاتێک کەمێک بوو لە شوێنێک بەڵام من نەمانزانیوە خۆکە بزانین ئێمە قسەی لەگەڵ دەکەین باشە ئەوەی کە ئێستا بۆ کرێکاران زۆر جێی نیگەرانیە ئەوەیە کە بێ ئیشن و سەرچاوی داهاتەکەیان بڕاوایان زۆرتر لەوە نیگەرانن کە داهاتویان ئاسۆیان ناڕوونانی خۆ نازانین ئەم جەنگەچی بە سەردەکەی کۆتایی دێ زیاتر ئەوەی دووەمیان ئێستا کرێکاران کە ناڕەحەتی ئەوە نین کە کاریان نییە ناڕەحەتی ئەوەن کە داهاتووی خانەوادەکەیان نازانن گەڕانەوەکەیان نازانین تاکە من فەرزێک ئەمڕۆ سەفارەتی نیپاڵ شتێکی بڵاو کردبەوە دەڵێ هەموو ئەوانەی کە دانێ بگەڕنەوە بۆ وڵاتەکەی خۆیان دەکرێت بە پاس لە کوردستانەوە بستنە تورکیا لەوێ چەند ڕۆژە بمێنەوە چەند سعاتە بێنەوە ینی حاڵەتێکی زۆر ناخۆشە بۆ کەسێکی بیانی لێرەوە گەڕانەوە بۆ تورکیا زۆر ناڕەحەتە چکات کۆمەڵی اعتبار خۆکاکە تورکیا کۆمەڵە پڕ لە مافیا و کۆمەڵی خۆڵبڕ و کۆمەڵە خەڵکی نامانتیق و نامعقولی تێدا دواتر لەوانەیە بە ئارەزومەندانە ئەو جێش و جاشە ئەوێ ئەو کرێکارە بگرن استقلالی بکەن دەستدرێژی بکەنە سەر پارێزراو نییە بۆیە زۆر قەلەق و ناڕەحەتە لە کۆتایە پێمان بڵێ جەنابتان پێشنیارتان چییە بۆ ئەم دۆخەی ئێستا بە ڕوو لە حکوومەت ینی پێشنیارەکەتان بڵێن لە ئێستاە چی بکات بۆ ئەوەی کە ئاسانکاری گەورە بێت بۆ ئەو کرێکارانە کە ئێستا ئاسۆیەکی ناڕوونیان هەیە باری دەرونیان بە تەواوەتی تێکچوو ینی ماونەوە چی بکەن لە هەرێمی کوردستان وڵی تەمەنا دەکەمە چەند ساڵە وڵی من ناومێت بووین لەوەی کە قسە بکەین ئەوە قسە کراوە بەڵام ئێمە داوا دەکەین لە حکوومەت هەرێمی کوردستان کە ئەم بڕیارە هەڵبۆشێنێتەوە ئەوەی کە تایبەتە بۆی کە 5 ساڵ کرێکار لێرە بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی لەبەرەوەی تاکە کەس تاکە زەریبە کە دەیدا کرێکارەکەیە دەبێت 4-5 دلار سەرکە شتێکی کەمان نییە دەستخۆش زۆر سپاس هەمە هەژار بەرپرسی ڕێکخراوی داکۆکردن لە کرێکارانی بیانی سپاس کە لێرە لەگەڵمان بوون.